خۆشەویستانم سڵاوتان لەبێت من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشەوانە هاتمەوە خزمەتتان ئەم جارەیان هاتوومەتە کۆیە بۆ دواندنی خانمێک بە قەڵەمەکەی ئازاری هاوشێوەکانی نووسیوەتەوە یەکەم سەرنووسەری ژن بووە لە نێو کورددا جگە لە قەڵەمەکەی ڕوڵی سەرەکی هەبووە لە بناغەدانان و پێشخستنی پرسی جێندەر لە زانکۆکانی جیهان توانیوێتیکەوە جیهانی ئەدەبیاتی کوردی تێکەڵ بە ئەدەبیاتی گەلان بکات لە نێو میدیاشدا پایەکی معریفی تایبەتی هەیە ئەو خانمەش نووسەر و شاعیر و مامۆستای زانکۆ لە فەڕەنسا نەزەن بەگیخانی سڵاوت لێ بێم کاتت باش خاتم سپاس بۆ ئامادەبوونت گەورەت کردم زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێر بێن بۆ شاری کۆی زۆر سپاس پێشەوە دەستکەین با گفتوگۆکان سەرەتا سیڤیەکم لەسەر ژیانی تو ئامادە کردووە پێکەوە بینەری بین و دواتر دەست با گفتوگۆکانەکەی فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤیەک نووسەر و شاعیر و مامۆستای زانکۆ لە فەڕەنسا دکتۆر نەزەن بەگیخانی لە ساڵی 1964 لە شاری کۆیە لەدایک بووە خوێندنی سەرەتایی و ئامادەیی هەر لەو شارە تەواو کردووە دکتۆر نەزەن بەگیخانی لە بنەماڵێکی خەباتگێڕ و هەژار لەدایک بووە لە ساڵی 1982 لە کاتی خۆپیشاندانەکانی شاری کۆیە دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندانەوە و ئەشکەنجە دەدرێت لە کۆتایی ساڵی 1970ەوە لە منفادەژی دانیمارک فەڕەنسا بەریتانیا لە ساڵی 1970 لە ڕێگەی ئەنستیتیوتی کوردی لە پاریس سکۆلەرشیپی حکوومەتی فەڕەنسا وەردەگرێت و بۆ تەواوکردنی خوێندن ماستەر و دکتۆرا لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنسا تەواو دەکات نامەی دکتۆراکەی تایبەت بووە بە وێنەی ژنی کورد لەناو ئەدەبیاتی ئەوروپی سەدەی 19 و سەرەتایی سەدەی 20م کا بە پلەی شەرەفی باڵا لە ساڵی 1990 پێی بەخشراوە دکتۆر نەزەن بەگیخانی شاعیرێکی کوردی جیهانیە جگە لە کوردی بە ئینگلیزی و فەڕەنسیش دەنووسێ و ساڵانە لە فێستیڤاڵ و کۆڕە شێعرە جیهانیەکان بەشداری دەکات بە کوردی 6 دیوانی شعری و بە ئینگلیزی و فەڕەنسی 3 دیوانی هەیە پرۆفیسۆری میوانە لە زانکۆی سیانسپۆ لە فەڕەنسا هەروەها توێژەری باڵا و ئەندامی شەڕەفی سەنتەری توێژینەوەی جێندەر و توندوتیژیە لە زانکۆی بریستڵ لە بەریتانیا دووبارە سڵاتان لەبێت خۆشەویستانم پێشوی دەستکەین بە گفتوگۆکان پێم خۆشە بە شعرێکی خاتون نەزەند دەست پێ بکەم بە ناوی شاری خۆشەویستی لە کتێبی زەنگوڵی وتن دوو تەنهایی پیاسە دەکەن دوو تەنهایی تەماشای یەکتری دەکەن دوو تەنهایی بەدەم یەکتری پێ دەکەنن دوو تەنهایی پێکەوە دادەنیشن دوو تەنهایی قسە دەکەن دوو تەنهایی دەستی یەک دەگرن دوو تەنهایی یەکتری لە باوەش دەگرن دوو تەنهایی تێکەڵ بە یەکتری دەبن دوو تەنهایی دەبن بە یەک دەبن بە خۆشەویستی دەستت خۆش بێ شارێکی زۆر جوان پێم خۆش بوو بۆ کورتە شعرە دەست پێ بکەم لەسەر خۆشەویستی دووبارە خۆشحاڵ بووم خاتون نەزەن سەرتا بۆ دەست پێکەین سەرتا بۆ دەربڕینی هەستی ژنانی خۆت لە چ سەردەمێکەوە دەست بۆ قەڵەم برد بەڵێ زۆر سپاس جارێکی دیکەش بەخێر بێن بۆ شاری کۆیە لێرە لە شاری کۆیە دەستم پێ کرد لە تەمەنی هەرزەکاری لە بیرمە لە هاوینێکی گەرم تەمەنم لە نێوان 13 بۆ 14 ساڵ بووم هاوینان کە دەوامی مەکتەب نەدەما کچەکان هەمووی لە ماڵەوە بووین هیچ شوێنی گشتی نەبوو ئێمە ڕووی تێ بکەین هیچ پەیوەندێکی ئاڵوگۆڕیمان نەبوو لەگەڵ جیهانی دەرەوە دەبواە لە ماڵەوە بین خزمەت کاربین قاپشوین خواردن نێنێن خزمەتی ناوماڵ و خێزان بکەین ئەو بۆ هۆکارێک بووی کە تۆ بیر بلەوکەوە کەوا بخوێنیتەوە من بەڵێ ئەو کاتانە خەریک دەبوو دەخن کام پێویستم بە گۆڕێک بوو پێویستم بە هەناسێک پێویستم بە ئازادی بوو ئیتر دەستم کرد بە خوێندنەوە پێشتریش دەم خوێندەوە بەڵام ئەو هاوینانە زۆر بە شێوەیەکی چڕ دەکەوتمە ناو خوێندنەوە کتێبخانەشمان نەبوو لە ڕێگای دراوسەیەکمانەوە ماڵی خالیت سەردۆر ئاوازی هاوڕێم کە لێرەوە سڵاو خۆشەویستنی بۆ دەنێرم کتێبخانەکەی باوچی هەموو جارە دەچوم کتێبێکم هەڵدەبژار دەیدامی بەدسی باوکو براکانی بۆ لێرە ئاشکرا یەکەم بۆچی ئەڵێ بەدسی باوکو براکان ئەمە پەیوەندی بە لەبەروەی واز دەکەم کایە ڕۆشنبیری و کایەی معریفە زیاتر بازنەیەکە
بۆ پیا و دانراوە بە گوێرەی ئەو کات ژنان کەم دەچونە نا ئەو باز نەداخراوەوە. ئیتر ئەویش کتێبخانەی باوکی بوو ئیتر کە من دەچوومە ئەوێ دەچوومە کتێبخانەکە کتێبەکانم دەبینی وام دەزانی لە ناو لە کۆشکەکەی عەلیبابەم کە بە ئاڵتون بە جەوهەرات دەورە دراوە کتێبەکان بۆ من ئەو ئاڵتون و گەوهەرە بوو. ئیتر زۆر شاگەشکە بووم کتێبی دەدامێ بەڵام یەکسەر نەدەگەڕاوە بۆ باوکو براکانی پرس بۆم بکە هاوکاری تۆی کردو بۆ هۆکاری ئەوە کتێبم دەخوێندەوە. ئیتر لە بیرمە یەکێک لەو ڕۆژانە من دەم خوێندەوە ژنان وەکو هەمیشە لەبەر دەرگادا دەنیشتن دوای تاوکردنی ئیش و کار بە تایبەتی پاشنیوەڕۆیان. ئەوە تاکە دەرفەت بوو بۆ ئەوان کە بێکەوە بن کە ئاڵ و گۆڕ بکەن کە قسە بکەن بێکەوە نەفەسێک بدەن. من لە ژوورەوە دەم خوێندەوە. ئیتر پاشنیوەڕۆیەک دەستم کرد بە نووسین شعرێکم نووسین. ئەم شعرە منی بردە جیهانێکی تر ئەو چوار دیوارەی کە لە ناوی من قەتیسما بووم نەما خۆم بینیەوە لە جیهانێک کە ئاسۆ کراوە بوو لە بەردەمم هەستم کرد بە شێوەیەکی تایبەت هەستم کرد لە ناو بەلەمێکدام بەلەمێکی چارۆگەدار من دەبات بەرەو ئاسۆیەکی زۆر ڕوون ئیتر بە ئازادی هەناسە دەدەم هەستم کرد من باڵا بووم ئیتر مرۆڤێکی دیکەم لەو کاتەوە نەوەستام لە نووسین. باشە سەرای ئەو نووسینە با بڵێن سەرای ئەو شعرەت ئامێز بوو بۆ کام هەست لەسەر چی بوو؟ ئازادی تایبەت بە گشتی یاخود ئازادی تایبەت بە ژن. من ئەو کات وەکو کچێکی هەرزەکار باسم لە ئازادی دەکرد بۆ خۆم وەکو کچێک بەڵام هەر لەو کاتەوە هەستم بە ئازار و خەمەکانی ژنانی دەوروبەرم دەکرد هەستم بە ئازار و خەمی دایکم دەکرد دراوسێکان ژنەکان کە بەیەکەوە دادەنیشتن هەستم دەکرد ژیانێکی زۆر داخرا و بچووچیان هەیە کە ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێ دەتوانن زۆر شتی گەورەتر بکەن. ئیتر ئەو هەستەی کە منی داگیر کرد بوو ئازادی بوو ئازادی بۆیە ئەوشت بۆ ئازادی وت. ئەم شعرەشم بۆ ئازادی وت کات و هەستم کرد ئازاد بووم لەو کاتەوە دیوارەکان ڕوخان من هەمیشە لەو کاتەوە هەوڵ دەدەم لەنا ئەو بەلەمە بەردەوام بم پرد بنیاد بنێم بۆ بێگەیاندنی جیاوازیەکان بۆ بێگەیاندنی مرۆڤەکان بۆ بێگەیاندنی کولتورەکان وڵاتەکان گروپە لەبەر یەک ترازا و لێکدا بڕاوەکان. دەستە خۆش بێ دەڵێ ئەگەر شعر نەبووە نەم ئەتوانی بەرگەی ژیان بگرم بۆچی؟ ینی شعر لای تۆ پێناسەی چییە لێکدانەوەی چییە؟ ڕەنجینجان بەڕای من شعر پێناسەیەکی دیاریکراوە ناگرێت کە زۆر سەختە بتوانین پێناسەی شعر بکەن شعر دەتوانم بڵێم تێڕامانە جارێکە لە مەدیتەیشن کایەکی معریفیە مۆسیقایانی کۆمەڵێک شتە لە یەک کاتدا تۆ ناتوانانی پێناسی هەڵکێشە لە کۆمەڵێک بابەت و هەست و شتێکی بڵێ ینی ناتوانانی پێناسەیەکی دیاریکراایی بۆ بکەیت شعر ئەو جیهانەیە بۆ من کەوام لێ دەکات هەمیشە باڵاتر بم هەمیشە فراژوو بم هەمیشە لە واقع دابڕێم واقعی ڕاستە و خۆ بچمە ئاستێکی دیکە واقعیش بگوازمەوە بە ئاستی خەونەکانم. ئیتر لە ڕێگای شعرەوە من توانیم ئازار و ئەشکەنجەکانی خۆم وەکو ژنێک بەرجەستە بکەم لە زمانێکی شعریدا دەری بڕم و لە هەمان کاتیش ئازار و ئەشکەنجەی ژنانی نیشتیمان ژنە ڕەشپۆشەکان ئازار و ئەشکەنجەی کچەکانمان گەنجەکانمان بە کوڕ و کچەوە و هەروەها ئازار و ئەشکەنجەی خانەوادە و خێزانەکەم کە من لە خێزانێکی بەرگری کار و مقاویم بووم کە هەمیشە لە خەباتدا بوون لە پێناوی ئازادی و لە پێناوی مافەڕەواکانی نەتەوەی کورد براکانم سێ برام هەبوو هەر 10 ساڵ جارێک برایەکم شەهید بوون لە ناو خانەوادەکەمان چەندەها ئەندامی خێزانەکەمان بەڵێ شەهید بوون نەوزادی برام ناشتاون و بە شاڵایی ئەمفال کەوتووە
ئەنجا مەرگ ئەمە وای کردو من هەمیشە لە مەرگ نزیک بووم باوکم هەر لە زووە حرس قەومیەکان گرتویانەوە شکەنجیانداوە لە شەستەکان لە ئازار و ئەشکەنجاوەندە ئازار و شکەنجەی هەبووە کە دواتر پشتی دەرزی بردووە و بردویانەتە بەغدا لە بەغدا تەرمەکەیان هێناوە ئەمە وای کردو من هەر لە مناڵیەوە ئاشنایی چەمچی مەرگ بووم ئەزمموی مەرگم کردووە مەرگ ینی ئەو هێڵە باریکەی کە لە نێوان ژیان و جیهانی ئەو دیوە کە زۆر بە ئاسانی دەتوانیت و قەڵبیە و چیتە جیهانەکەی تر ناسچێک هەیە لە ژیاندا لە ڕێگای شعرەوە من توانیمە هەموو ئەوانە دەربڕم بەڵام وەکو کروزانەوە و ناڵانەوە نا هەمیشە هەوڵم داوە پاشخانێکی معریفی هەبێت تۆ ویستوتە لایەنە ئەرینیەکەی پیشان بی تۆ ویستوتە هێز پیشان بی لە سای ئەوانەوە نەوەکو لاوازی دەرکەویت خۆنووسین لەو بارودۆخەدا خۆی هێزێکە بەردەستەی هێزێکی گەورەیە بەڵام ئەم دوانە چێش هەڵ ناگرێت بەڕاستی ئەرێنی و نەرێنی زیاتر متمانە بەخۆبوونە زیاتر هەڵسانەوەیە زیاتر بەردەوام بوونە زیاتر تێکۆشانە خەباتە بۆ ئەوەی نەکەوین بۆ هەمیشە لەسەر پێبین بۆ ئەوەی بدرەوشێنەوە و جوانیەکانی ژیان ئامێز بگرین دەستت خۆش بە هەمیشە هەروە بە بەهێزی و بێنم زۆر سپاس زۆر باشە خاتون نەزەن تا چەند گرنگە بابەتە حرامکراوەکان لە شاری ژندا ڕەنگ بداتەوە دەزانی ڕەخنەگرێکی فەڕەنسی هەیە لە سەدەی 19 وتوێتی گرنگ نییە چی دەڵێ گرنگەوەی چۆنی دەڵێ ئەم چۆنی دەڵێ زۆر گرنگە بابەت گرنگ نییە بەڵام چۆن زارشی لێ دەکەین لە چ مۆسیقا و لە چ شەیەک و لە چ چوارچێوەیەک دایدەڕێژی و چ پاشخانێکی معرفی لە پشتە و لە چ ڕوئیەکدا ڕەنگ دەداتەوە ئەوە گرنگە بێگومان کە ئەمانەت هەبوو هیچ سنوورێک نامێنێت هەموو سنوورەکان دەبڕین هەموو سنوورەکان هەرواش دەڵێم لە شعرەکانم گشت سنوورەکان دەبڕیت دەچیتە ئەو دی و نادیارەکان دەبینی ئاشنا دەبی بە نەناسراوەکان بۆیە دەتوانی باسی هەموو شتێک بکەیت دەتوانی باسی هەموو شتێک بکەیت لەوێدا من وەکو ژنێک باسی زۆر لەو ئەوەی کە تۆ ناوی دەنێت تا باسی زۆر لەو شتانە دەکەم بەو پەڕی ئازادی دیارە باسی خود دەکەم بەڵام ئەو خودە من نین ئەم خودا گزارشە لە هەموو ژنانی نیشتیمانەکەم لە ژنان لە ئازار و ئەشکەنجەکان لە خەمەکانمان وەکوژن دەست خۆش بێ پێم خۆشە بەرهەمێک پێشکەش بکەیت بەدڵی خۆت کتێبەمانەیە بە هەردووکمان بەنیازی چیمان بۆ بخوێنیتەوە بەڵێ حەزەکەم شعرێک بخوێنمەوە بە ناوی سیمفۆنیای ژیان بۆ نەوزادی کوڕم نووسیوە کە مناڵ بوو ئێستا نەوزادی کوڕم تەمەنی 22 ساڵە تەمەن درێژ بێشەڵ سیمفۆنیای ژیان من کۆنترم لە ژیان کۆنترم لەو بایەی کە لە ڕۆژ هەڵاتی جەستەم هەڵی کرد بەلەمێکی نارنجی بەرەو باکوورم دەبات من کۆنترم لە ئاوا بوون کۆنترم لە کۆن بوون لە باشوورمدا مەودایەکی فراوان لە ڕۆژ ئاوامدا هێمایەکی هاوسەنگ من ئاهەنگی ئێواران و کۆنترم لە درەختی ژیان کۆنتر لەو چرایی لە دوورگەکانم داگیرسان کۆنتر لەو نافورە کریستاڵیەی لە پانتاییمدا هەڵدەچێ من کۆنم کۆنترم لە سپیاتی بە فروسۆزی هەتاو من کۆنم کۆنتر لە گردە سوورەکانی مەریخ و ئاگری بورکانەکان من کۆنترم لە خەونە سەوزەکانی تاشەبەرد و ڕامانی کەنارەکان من کۆنترم لە سووری دەریا و هەڵچوونی شەپۆڵەکان من کۆنترم لە دوێنێ و نوێترم لە سبەینەی ڕۆژەکان من بڵندم بڵندتر لە دوودکەکانی وتن و ئەفسانەی جوانیەکان بڵندترم لە پیری و باوەشی گەرمی ئەستێرەکان من بڵندترم لە ڕۆشنایی و تەماشای شینی باڵندەکان من پانتاییەکم لە پێکەنین لە گریان لە هەناسە
من پێ دەکەنم من دەگریم من سەما دەکەم من گەورەترم لە گەورە بوون نەمرترم لە مردن من دەژیم. دەستخۆش زۆر جوان بوو سپاس. ئەدایەکی زۆر تایبەت وشەی زۆر جوان تەمە درێژ بێ ئینشاءڵڵا کوڕەکەت. دەوترێت شعری تۆ تایبەتمەندی خۆی هەیە. من ئەمەوێ بزانم کەوا تایبەتمەندی شعرەکانی تۆ لە چیدایە؟ دەزانی ئاسان نیە وەڵامی ئەم پرسیارە دەبێت پێشەوەی وەڵامی بیتەوە کاتێک کە تۆ ئەنووسی کاتێک کە تۆ وشەیەک دەرئەبڕی هەستێک دەرئەبڕی بێگومان سەرنجی کۆمەڵە کەس ڕاکێشێ هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە شێواز و ستایلی تایبەت بە خۆی هەیە. جامە بەسمە کە شعرەکانی تۆ نووسینەکانی تۆ هەستەکانی تۆ زیاتر خۆی لە چیە ئەبینێتەوە کەوا سەرنجی بەرامبەرەکەتی پێڕاکێشی؟ دەبێ خوێنەر ئەوە بڵێت بەڕاستی یا ڕەخنەگرێک ئەمە بڵێت لەوانەیە تایبەتمەندی شعری من لە تایبەتمەندی ژیانی من بێت شعری من زارشە لە ژیانم بڵێ لە ژیان لە ئەزمون لە مەرگ لە عیشق لە جوانیەکان ڕوئایە ئەو ڕوئای منە. بەڵام هەمیشە تێکەڵکێشە بە پانتایەکی معریفی من زۆر دەخوێنمەوە تێکەڵم بە کولتوری جیهانی بە زمانی فەڕەنسی و ئینگلیزی دەخوێنمەوە زۆر ئاشنای شعری جیهانیم شعری کوردیش بێگومان. اینجا زۆریش بڵاو ناکەمەوە دوا دیوانم لە 2017 بڵاو کردوێتەوە ئێستا ئەم ساڵ خەریکم دیوانێکی دیکەم ئامادە دەبێت بۆ چاپ. کەواتە هەموو ئەوانە دەگرێتەوە بەگشتی واتە بەشێک لەو تایبەتمەندیە ئاشنابوونتە بە ئەدەبیاتی بڵین جیهان ئەدەبیاتی گەلان ئەو وای کردووەکەوە تۆ زۆر بخوێنیتەوە بتوانیتەوە شێوازێکی تایبەت بە خۆت هەبێت. بێگومان تایبەتمەندی ژیانی من بە پێی ئەزمون بە پێی ئەو شتانەی کە باسم کرد مەرجی کەسە ئازیزەکانم ئاشنابوون بە خەونەکانیان بە جوانیەکانیان دوایی دەبینی ئەوانە لە ژێر بەردن ئێستا لە ژێر گەڵن بوونەتە خۆڵ زۆر هەستیاریم تیا بەرامبەر بەمە ئەم هەستیاریە هەر لە مناڵیەوە لەگەڵم بووە. پێویستە ئەوە بڵێم کە من لە ناو سروش گەورە بوو ینی دوو کەرستەی زۆر سەرەکی هەیە لە سەردەمی مناڵیم کە وەکو کەرستەی سەرچین بۆ ڕوئیا و بۆ تێڕامان و بیرکردنەوەی من کە تێکەڵ چێشکراون بەو معریفە کوردی و نێودەوڵەتیە. ئەم دوو کەرستەیەش یەکەمیان دایکمە کەسایەتی دایکم ژنێکی باریکەڵین زراو و جوان و ناسک و هەستیار بەڵام زۆر بەهێز لە خوێندەوار بێبەری کراو لە خوێندەواری کاتی خۆی کە لە تەمەنێکی بچووک دراوە بەش و ئازاری زۆر بینیوە بەڵام بەهێز کۆڵی نەداوە بەردەوام بووە بۆتە سەرداری خێزان ئەو ڕەز و باغی هەمان بووە توانیوێتی بگرێت زڵەو بگرێتە بەر و بەردەوام بێت بۆتە سەرداری خێزان چێڵگە ڕۆژ و باغەکەی بەڕێوە بردووە بە یارمەتی دواتر براکان و خوشکەکان تر ئەو دەوروبەرە لە چوارچێوەیەکی زۆر تەستی پیاسالاری دەبێت ئەوە بڵێم. ئەمە یەک دوو ڕەز و باغی شاخی مشکە ئێمە لە کۆینە کە دەڵێم ڕەز و باغی شاخی مشکە ئیتر ئەوە کۆمەڵێک ڕەز و باغ دەگرێتەوە کە دەکەوێتە ئەوابزان باشووری ڕۆژئاوایە لە کۆیە بەرامبەر هەیبە سوڵتان ڕووبارێکی بە ناودا تێدەپەڕی من لە ناو سروشتە گەورە بووم خانۆکەمان لەسەر گردێک بوو بەیانیان کە چاوم دەکردەوە سروشتێکی جوان لەگەڵ سەوزایی لەگەڵ ئاژەڵ و پەلەوەر و ئەمە بۆ خۆی دڵ و دەروون و هزرەکاتەوە هەستم دەکرد من ئەمە ئازادیەکی پێبەخشیم لە مناڵیەوە زستانان دەهاتینەوە ناو شار بۆ مەکتەب هەستم دەکرد لە ناو شار من ئەو ئازادیم نەماوە ئەو جوانیە نابینم ئەو ڕوئایە کەمێک بەرتەسک دەبێتەوە و کۆمەڵگەش وەکو کچێک وەکو ئافرەت هەمیشە هەوڵ دەدا فشار زیاتر بخاتە سەر بەڵام لە سروشدا ئەوە نەبوو. ئەمانە هەمووی پاشخانن کەرستن لە یادەوەری کۆنی من ماونەتەوە لە نائاگایی مندا تێکەڵ بۆ معریف و بۆ ڕوئیا وەزمونە بوون کە
شعرانەی لێ بەرەماتوە کە بەڕای زۆر کەس تایبەتمەندی خۆی هەیە سپاسی خوێنەران تۆ دەکەم تایبەتمەندی خۆی هەیە. نامی دکتۆراکە تایبەتە بە وێنەی ژن لە نێو ئەدەبیاتی ئەوروپی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 وێنەی ژن لە چ ڕوویەکەوە؟ نامەی دکتۆراکەم بەڵێ وێنای ژن لە ناو ئەدەبیاتی ئەوروپی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 ئەمە هەڵوەستەیەک بوو گەڕانەوە بوو بۆ هەموو ئەو شتانەی کە لەسەر کورد نووسراوە لە سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لەسەر کورد و لە ناو کوردیش لەسەر ژنانی کوردستان نووسراوە. دیارە کە باسی سەدەی 19 دەکەین باسی کۆنتێکستی سەردەمی دوو ئیمپراتۆر دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیمپراتۆری سەفەوی و ئیمپراتۆری عوسمانی. لەو چوارچێوێدا کورد چۆن وێ ناکراوە، ژنانی کورد چۆن وێ ناکراون. ئیتر من هاتووم ینی بە شێوەیەکی ئێتنۆ سۆسیۆلۆژیانە تاوتوێ ئەو بابەتە دەکەم، شڕۆپەی دەکەم، دەگەڕێمەوە بۆ وێنەی کورد بەگشتی بۆ ئەوەی تێکەڵکێشی بکەم بە هەموو ئەوەی کە پێشتر لەسەر کورد وتاوە. بۆ نمونە گەشتارێک کە لە سەدەی 19 هاتووەتە کوردستان، بۆ نمونە کلۆدیۆس جەمسڕیچ کە هاتووە لە سلێمانی لای خانەوادەی بابان ماوەتەوە ماوەیەک خۆی و خانمەکەی کۆمەڵێک تێڕامان و تێگەیشتنی تایبەتیە بۆ دەربارەی کورد لە دووبەرگدا بڵاوی کردوێتەوە. ئەمە زۆر گرینگە بۆ من، زۆر باسی کلۆدیۆس جەمسڕیچ دەکەم کە دەچێت ئێوارەیەک کەسایەتی خۆی یان ناسنامەی خۆی ئاشکرا ناکە، دەچێتە سەر سوواندە سەیری زەماوەندێک دەکات لە حەوشەی ماڵێکی دەوڵەمەند لە سلێمانی دەبینی کچ و کوڕبێکەوە هەڵدەپەڕن. ئیتر باسی ئازادی ژنی کورد دەکات لەوێدا کە چەند جیاوازە لە ژنانی نەتەوەکانی دراوسێمان بەڵێم. بەڵام من لێرەدا گەڕاومەتەوە بۆ ئەوەی کلۆدیۆس جەمسڕیچ خۆی کە پێشەوە بێتە کوردستانەوە بینێت چی لەسەر کورد خوێندوێتەوە. گەڕاومەتەوە بۆ هەموو ئەوەی کە لەسەر کورد نووسراوە لەسەر دەمی زێنۆفۆنەوە، یعنی هەموو ئەوەی وتراوە پێی دەڵێن ئینتەرتێکستوالیتی، تێکستەکان تێکەڵکێشن، یعنی تێکستی کلۆدیۆس جەمسڕیچ یا ئێدمۆنز بۆ نمونە زیان ناکرێتەوە لەوەی کە لە پێشتر و چکەمانە کە هاتوون پێشتر لەسەر کوردیان خوێندوێتەوە. ئیتر متەئەسیر بوون کاریگەری ئەوانەی پێشخۆیان لەسەر بووە کە هاتوون. ئیتر من دێم باسی بۆ نمونە چەمچی ئازادی ژنی کورد. ژنی کورد ئازادترە لە ژنانی گەلانی دراوسێ. بۆ من بوو بە پرسیار بەڕاستی وایە ئەمە ئەم وێنەیە لە چیەوە سەری هەڵداوە؟ دێم بم کۆڵی دەکەم دەگەڕێمەوە چەند ئەوە وایە تا چەند ئەم وێنە گزارشە لە واقعی ژنانی کورد، تا چەند ڕاستە و خۆمانە بەرکەوتنیان هەبووە لەگەڵ ژنانی کورد. زۆربەی زۆری قسەکانیان لە پیاوانەوە وەرگرتووە بۆ نمونە. اینجا بە شێوازێکی ڕەخنەگرانە من دێم مامەڵە لەگەڵ ئەو تێکستە دەکەم ئەو دەقا ڕۆژهەڵات ناسیانە لە سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لەگەڵ مەرج عادیلە خانم 1924 دەوەستم. عادیلە خانم کە کەسایەتێکە زۆر ڕەنجی داوەتەوە بە تایبەتی لە لای ئێدمۆنس و خانمەکەی زۆر باسییان دەکەم. بەڵام بە شێوازێکی ڕەخنەگرانە من هەرگیز لەگەڵ ئەوە دانیمە کە ئەوەی ئەوان دەڵێ وەکو مێژووی ڕهاوەر بگیرێت و ئەمە مێژووی کوردە نەخێر ئەمە مێژووی کوردنی ئەمە سەرنجی بیانیەکە کە بێرەدا ڕەت بووە لەوانیان لێجار ڕاستە شتی خوێندۆتەوە پێشەوەبی بەڵام سەرنجێکی سەرپێیانە بووە تا چەند گزارش لە واقعی ژنی کورد دەکات دەبێ خۆم بێم باسی واقعی ژنی کورد بکەم. ئەمە ناوەڕۆکی نامەی دکتۆراکەمە. دەست خۆش بێ سەرکەوتوبی. لە ساڵی 1997 بڵین پلەی شەرەفی باڵات پێبەخشراوە. ئەمە چه هەستێ بوو بۆ تۆ؟ ئەمە نامەی دکتۆراکەم بوو کە پێش من ئەمە نەکرا بوو. نامەی دکتۆراکەم شتێکی زۆر تایبەتمەند بوو لە زانکۆی سۆربۆن کە پێشکەشم کرد دوای 5 ساڵ کارکردن لەسەر ئەم بابەتە. ئیتر بە پڵەی شەڕەفی باڵا لەسەر ئەساسی ئەوە و لەسەر پێوەریەوە پێم بەخشرا. ڕاستیدا ئەم پلەی شەڕەف و شەڕەفی باڵا و ئەو خەڵاتانە دیارە گرینگە ساسێکی خۆشت پێ دەبەخشێ، بەڵام بۆ من ئەمە گرنگ نییە. ئەوەی کە گرینگە چی وای کردووە
ئەو خەڵاتە یا ئەو بەتەوە بە من بەخشرێ. بەخشرێ جەوهەری کارەکانمە ئەوەیە کە خۆشحاڵم دەکات هەستەکەم خۆم ماندوو کردووە ئەمە پاداشتی خۆش پێ بەخشە یەکمان پاداشتی ماندووبوونە ماندووبوونی جدی جەوهەری ڕاستەقینە کە مبالەغە و پاوانخوازی و ئەوەنی خەیاڵ پڵاوی تێدانە دەست خۆش بێ تێکەڵبوونت یاخود ئاشنابوونت بە شاکارە جیهانیەکان چ کاریگەریکی کردوتە سەر لایەنی ئەکادیمی و معرفی تۆ تێکەڵبوونم بە شاکارە جیهانیەکان بەڵێم هەروەکو پێشتریش وتم خوێندنەوە بە تایبەتی بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی پێشتر من بە زمانی کوردی کە ئەدەبیاتی کوردی ئەو کار ئەوەندە دەوڵەمەند نەبوو ئێستا زۆر باشترە و زۆر شاکارمان هەیە بە زمانی کوردی بەڵام بە عەرەبی دەم خوێندەوە دواتر کە ئاشنای زمانی ئینگلیزی و فەڕەنسی بووم هەستم کرد ئیتر ئۆقیانوسێکە بۆ خۆیەوە نییە زۆرێک لە شاگەشتکە بوون ئەمە وای کرد کە هەروەکو پێشتر وتم یعنی کای معریفی من فراوانتر بێت یعنی هەر شتێک کە پرسیارێکم کە لێ دەکرێت یعنی من لەخۆمە وەڵام نادەمەوە هەمیشە بیری لێ دەکەمەوە بیرکردنەوەی منی فراوان کرد تێگەیشتنی من و گەڕاندمیەوە بۆ زۆرێک لە سادەیی و لە متمانە بەخۆ بوون و چونکە زانین زۆر پێویستە زانین سەرچاوی هەموو شتێکە بە تایبەتی بۆ ژنان کە تۆ زانینت هەبوو دەسەڵاتی زانینت هەبوو ها ئەوەی میشێل فوکۆ باسی دەکات دەسەڵاتی زانین ئەوەی دوای ئێدوار سەعید لە ڕۆژهەڵات ناسیدا دووبارە بەرهەمی دێنێتەوە دەسەڵات لە زانیندایە بەڵام زانینێکی جەوهەری حەقیقی کە نەبێتە مای لە خۆبایی بوون و نمایشکاری زانینێک بۆ سوودی خۆت و سوودی ئەوانی ببێتە هەوڵدان و متمانە بەخۆ بوون و سادەی نەک ببێتە خۆ بەزە زانین دەڵێ دەستە خۆش بێ وەرگێڕانی دەقەکان بۆتە پردێک لە نێوان کولتور و ئەدەب و شاری گەلان ئەو پرسیارم زۆر لێکراوە لەسەر وەرگێڕان کاتی خۆی لە بووک کڵەب و لە هەفتەی ڕابردووش لە سلێمانی لە دیدارێکدا من زۆرم حەز لە بووم کۆڵکردنی وشە و دەستەواژە و چەمکەکانە ئەنی کە دەڵێ وەرگێڕان بیری لێ بکەینەوە وەرگێڕان واتە وەری دەجێڕی شتێک وەردەجێڕی یعنی لە قالبی خۆی سەر و بنی دەکەی وەرگێڕان ئەوەیە بەڵام دەتەوێت دووبارە لە شێوازێکدا دای بڕێژیەوە کە زۆر جیاواز نەبێت لە دەقە ئەسڵەکە اینجا ئەمە کارێکی ئاسان نییە وەرگێڕان تەنها وەرگێڕانی وشە و ڕستەکان نییە وەرگێڕان پێویستی بەوەیە تۆ بۆ نمونە ئەگەر من بێم تێسێلێتم تەرجەمە کردووە کاتی خۆی گۆرانیجی ئەلفرێد پرۆفراک بۆ نمونە یا چوارشەممەی خۆڵەمەیە ژێرانە خاچیش کە ئێستا بڵاوم نەکردوێتەوە دەبێ بگەڕێمەوە بزانام لە هەر وشەیەکی تێسێلێت مەبەستی چییە ینی هەر ئەوە نیە وشەکە بکەمە کوردی دەبێ بزانم مەبەستی چیە ئەو چی خوێندەوە ئاشنابم بە جیهانی ئەو بە معریفە و بە پاشخانە فەلسەفی و فکریەکەی ئەو ئینجا دەتوانم تەرجەمەیەکی باش بکەم بێگومان ئەمە لەم حالەتەدا دەبێتە پردێکی زۆر جوانی نێوان کولتورەکان و نێوان زمانەکان و نێوان نەتەوەکان و لە کۆتاییشدا دروستکردنی هەموو پردێک واتە نەهێشتنی دیوارەکان واتە نەهێشتنی گرژی و لە ناوبردننی لێکترازان و لێکداپڕان واتە بەرەمانی ئاشتی و ئارانی ئەو ئاشتی و ئارامەیە کە هەموو تاچێک و هەموو نەتەوەیەک لەم سەردەمە دژوارەدا خەونی پێوە دەبینێت باشە توێژینەوە شیکاریەکانت هیچ بڵین ئەو بەتایبەتی بۆ دیاردەزیەوەکانی کۆمەڵگا چی بەرهەمێکی هەبوو ئەوەی کە تۆ ویست و تا هاتوۆتە بەرهەم بەڵێ من سەرتا بە شعر دەستم پێکردبەوە هەمی شەش دەڵێم من شاعیرم حقیقەتی من لە شعردا و پێش هەموو شتێک شاعیرم بەڵام ژیان بەرەو ئەوی بردم کەوە بووم بە توێژەری باڵا لە زانکۆی بریستڵ لە زانکۆیکی گرنگی بەریتانی لە ڕووی ئەکادیمیەوە دەستم بەکار و شڕۆڤەکەرەمە هەر لە سەردەمی نامی دکتۆراکەمەوە دەستی پێکرد بێگومان بەشێک بوو لە خوێندنەکەم تۆ لە بۆ نمونە لە شعردا پرسیار دەوروژێنی تێڕامانە هیچ پێناسەیەک هەڵناگرێت دەترازێ هەمیشە لەژێر دەستت شتێکە
بە تەواوی دەتوانی خۆت تێدا بدۆزیەوە. بەڵام کە دێی بابەتێک توێژینەوە لە بابەتێکی دیاریکرااو دەکەی بۆ نمونە لە کوشتن بە بیانی شەڕاف من تێژینەوەم کردووە یاتونتی ژیانی بەرامبەر بە ژن دەکرێت لە کۆمەڵگەی ئێمەدا. تۆ دێیت دەبێت شرۆڤەیەکی ورد بکەی مێتۆد و تیۆری تایبەتت هەبێت پرسیار دەوروژێنی لە هەمان کاتیش وەڵام دەدەیتەوە. اینجا وەڵامەکەت دەبێت قەناعەت پێکەر بێت شعر مەلزنی قەناعەت پێکەر بێت شعر دەنبازێتەوە بۆ ئاسێکی دیکەی باڵا باڵا مرۆڤ ئەوەی کە نیچە پێی دەڵێت. بەڵام لە توێژینەوەکاندا تۆ دەبێ هەمیشە گوتارێک بخەیتە ڕوو هەموو ئەو بابەتە لە هەموو ئاستێکدا بگرێتە خۆی و لە هەمان کاتیشدا پشتقایم بێت بە تیۆری باوی تایبەت بەم بابەتە ئەنجا تیۆری سۆسیۆلۆژی بێت جەندەری بێت تیۆری تایبەت بە توندوتیژی بێت. هەوڵم داوە من لە توێژینەوەکانم هەمیشە لە کۆتاییدا سەرنجامێک بخەمە ڕوو کۆمەڵێک ڕاستپێری بخەمە بەردەم دەسەڵاتداران لە بەریتانیا لە سوید لێرە لە کوردستان بۆ ئەوی دەسەڵاتداران بە گوێرەی ئەو داتا و ئەو ئامار و ئەو زانیاریانەی کە من ئەنجامی توێژینەوە مەیدانیەکان و توێژینەوە فکرەکانم بەدەستم هێناوە ئەوان بتوانن کاری پێ بکەن لە چوارچێوەی پاڵسی لە چوارچێوەی یاسا بۆ ئەوەی باشتر وەڵامی پێویستیەکانی کۆمەڵگە و مرۆڤی خۆمان بدەنەوە. ئەوە جیاوازێکەیە لەگەڵ شاعری تر هیوادارم ئەوم پێکا بێ زۆریش کارم لەسەر ئەوە کردو و زۆر پێوەی ماندوو. دەستت خۆش بە سەرکەوتوبی. ئەگەر باسێکی یاخود تەفسیرێکی دیوانی دوێنێی سبەینێمان بۆ بکە ینی مەبەستە چێ لە ناونیشانە بۆچی ئەم ناونیشانەکە بژار؟ یەکەم دیوانی شعریمە لە 1995 لە پاریس لەلایەن کۆمەڵی هونەرمەندانی کرد لە فەڕەنسا چاپکرا. بۆ دوێنەی سبەینێ لەبەرەوەی من کە دوای ئەو هەموو مەرگ و ئازار و زیندانی کردن و ئەشکەنجە و جەنگ و ماڵوێرانیان بەبێ پاسپۆرت و بە قاچاق گەیشتمە ئەوروپا و دەرفەتی ئەوم بۆ ڕەخسا بچمە فەڕەنسا بۆرسی خوێندنی حکوومەتی فەڕەنسی وەرگرت لە ڕێگای ئینستیتوتی کوردی پاریسەوە. ئیتر بۆ من لە ئێستا دانیشتە جێ بوو دوێنەی سبەینەوەتە ئێستا ئێمە دوێنێ گرینگە بەڵام لە دوێنێدا بانیشتە جێ نەبین و سبەینێش لەوێ لە ئێستادا کاری بۆ بکە بۆی بگەیت بە سبەینەیەکی درەوشاوە. کاتەکەمان بەرەو کۆتا ئاچێ پێم خۆش بووکەوە گفتوگۆی زیاترە لەگەڵ بکەم بەڵام پێم خۆشە پێشەوەی بگەینە پەیامی کۆتا وەکو خانمێکی سەرکەوتوو دروشمی تۆ لە ژیانە چییە؟ هەموو کەسێکمان دروشمێکمان هەیە لەسەر ئەو ڕێگایە بەردەوام ئەبین و سەرکەوتن بەدەست ئێنین. دروشمی تۆ چییە؟ زۆر سپاس وەڵا دروشمی من سادەیی متمانە بەخۆ بوون و جوان وتن. بەڵام زەنگوڵی وتن ئەو سادەیە زۆر جوانتی کردووە ئەکسەرەجی دەدڵە هەمیشە سەرکەوتوبی وەکو خانمێکی سەرکەوتو گەشتنە کۆتایی پرۆگرام لە هەموو پرۆگرامێکە ئەو خانمانێکەوە تەپان سەرکەوتون بۆیە بنە میوان لە پرۆگرامەکەم پەیامیان لێوەرەگرم سەبارەت بۆ ڕێنماییان ئامۆژگاریان وەکو خانمێکی سەرکەوتو بۆ ئەو خانمانی کە سەرەتایی تەمەنیانە و تەمەنێکی گەنجیان هەیە لە هەڕەتی لاوێتین ئەنەوێ ئامانجێکیانەیە خەونێکیانەیە هیوایەکیانەیە بەڵام لە ترسی کۆمەڵێک دابوو نەریتی چەقبەست و ترسی ئەوەیان هەیە کە هەنگاو و ئامانجەکەیان بێن. پەیامی تۆ چی وەکو خانمێکی سەرکەوتوو؟ پەیامی من شعرێکە لە دوا دیوانم کە لەوانەیە لە مانجی داهاتوو بڵاو بێتەوە کە بۆ کچێک دەدوێم کچەکەم ئەوەتە بە شعرێ پەیامی خۆتەگەی پەیامی خۆم ڕێگای ئەم شعرەوە دەگەێنم هەنگاو بنێ بەرەو دەرباری ئەو نا بەرەو خۆت بۆ ئەو نا بۆ خۆت کە پێی گەیشتی مەوەستە بەردەوام بە بۆ ئەوان نا بۆ خۆت. جوانە دەستە ئەم خۆش خۆتە ئەم خوودە لێرەدا نەرگسیەت نییە ئەنانیەت نییە بەڵکو تۆکەی بە خۆت گەیشتی و متمانەت بە خۆت کە بوو دەتوانیت بە جوانتریش لەگەڵ ئەوانی تر لە پەیوەندیدابی جوانتریش بژی. جوانە زۆر خۆشحاڵ بووم خاتونە زەن گەورەت کردم دڵخۆش کردم شارێکم ئامادە کردووە
کە حەزەکەم بە دوێت بیخوێنینەوە زۆر بە خۆشحاڵیەوە. ئیتر گەورەمەکە ئەگەر پێکەوە بیخوێنینەوە فەرمو. مانگ و دەریا. مانگ و دەریا، مانگ پڕە و جەستەی منیش دەریا، کەناری ڕۆژاوام هەڵدەچێ و لێش دەبمەوە، لە باشوورمدا پانتایەکی نیگەران دەڕوێ، لە ژوور سەرمدا هێمای خۆشەویستێ نەخش دەبێ، سەر تاپام بەرەو ڕۆژهەڵات سەفەر دەکا. لەوێ لە ئامێزی خوداکان لەسەر ڕووبەرە بێ پایانەکانی سۆز و گردە بەرزەکانی میهرەبانی ئارام دەگری، لەوێ جارێکی دیکە منداڵ دەبیەوە و لەگەڵ برا بچکۆلەکەت سواری بە لە مەگەڵاییەکان دەبیت و دەچن تا ئەو پەڕی بەراعەت تا بەرزاییەکانی جوانی. مانگدا دەکشێ و من هەڵدەکشێم، چ قودرەتێکە ئەم ئاوێتە بوونە، ئەو توخمە گەردوونیە منم و ئاسمانیش مەزارێکی سپی بۆ ئارام بوون، من باڵا دەبم هەڵدەچم تا ترۆپچی فەزیلەت تا گۆناشینەکانی فرین، اینجا تێکەڵ دەبم بە بێدەنجی دایکم بە ڕووبەرەکانی پاکیزەیی، لە کام مەرقەدی ئەسحابە و پەرزگای کام خوداوەندە دوعاکانم هەڵواسم. مانگ دا دەکشێ و تۆ هەڵدەکشێیت، ئەو ئاوەی تۆی هەڵگرتووە ڕوو دەکاتە گشت ڕووبارەکان فەرمی بەردەوام بوون، وەک شەپۆل تۆ هەردەم لە نوێبوونەوە دایت، هەردەم لە گەڕان دایت، بەدوای ئەو کەسەی کە بێرەدا تێپەڕی و بۆ ئەبەت لە غیابدا جێگیر بوو. من نوێ دەبمەوە، سەر لە نوێ تێ هەڵدەچمەوە، لە ناو سەرمانە مامێ دەڕوێ گەڵاکانی لە وشە و ڕەنجی لە پەلکە زێڕینە، جەستەشم ئاوێکی سرەوت، کەنارەکانم خونچە دەگرن خونچەی وتن، سەر تاپام دەبێ بە ئێستا هەموو ڕووبارەکان ڕوودەکەنە من، سەیری زەمەنکەن چەند سەرکێشانە ڕێدەکا. مانگ دا دەکشێ و تۆ هەڵدەکشێیت، قوڵاییەکانت پڕن لە یاقوتی وشە، تۆ لە توخمی ئاویت هەڵدەچی چەشنی نافورەیەکی کریستاڵی، درەختێک لە تیشک دەبیت بە کەمانجەیەکی ئەفسوناوی، پەنجەکانی پەریەک لە سەرتەوەری شانەکان تا هارمۆنیا پەخش دەکات، سپەهی هێشوو دەگریێ و هێمنی لەژێر پێماندا سەوز دەبێ. مانگدا دەکشێ و سەرنجێ جێدەهێڵێ، سەرنجی نەمری خۆشەویستێ کە بێرەدا تێپەڕینێکی نەمر بەرەو ئەو شوێنەی کە کەس لێی ناگەڕێتەوە. مانگ پڕە و جەستەی ئێمەش دەریا. دەستخۆش، خۆشحاڵ بووم کە پێکەوە شارێکی تۆمان بە دوێت خوێندەوە. دوێتێکی شاعری زۆر جوان. گرنگە خۆشحاڵ بووم سەربەرزت کردم، گەورەت کردم کەوا ئەمڕۆ ئەم کاتە بۆ ئێمە تەرخان کرد، ئەزیێتت کێشە. ئێمە دەفتەرێکی یادەوەری هەیە کە تایبەتە بە خودی خۆم، ئەمەش هەر بۆ خۆم ئەگەڕێتەوە، ئەو خانمانە پێم خۆشە لە ئەرشیفی ژیانی خۆماوەکو ئەزمونێک تۆی خانم دەستنووسێکت هەبێت لە تێنووسەکەی مندا، ئیتر سەبارەت بە پرۆگرامەکە بێت چۆنێتی بەڕێوەچوونی یاخود پێشنیارت بۆ ئەو کەسانەی کە تۆ بە باشیان ئەزانی بۆەوەی کە من بانگ هێشتیان کەم لە پرۆگرامەکە گەر هاوکارانم فەرموو ئەمە تێنووسەکەیە. زۆر سپاس ڕەنجین گیان، زۆر سپاس. من زۆر خۆشحاڵ بووم بە هاتنی تۆ. زەقەڵەمەکە ئاسێ بووە هەر لێرە بینوسم؟ بەڵێ ئەلێوێ.
دەست خۆش. سپاس بۆ تۆ کۆیە بۆ چەندی مانگە؟ ئەمڕۆ 21 مانگە. لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە و ڕازی بوون بە پرۆگرامەکە ئێمە قەڵغانی کڕێزلێنانمان بۆ تۆی خۆشەویست ئامادەکەم کە دڵت بێ. زۆر سپاست دەکەم بە شانازیەوە دیارە قوڵی دەکەم و شانی زۆر لەوە زیاتری زۆر سپاست دەکەم. زۆر سپاس بۆ من ئەم قەڵغانە لە لایەنی کچێکی ژنخانێکی گەنجی وەکو تۆ کە بم بوێریەوە ئەم بەرنامەیە پێشکەش دەکەی ئەوپەڕی جێگای شانازیە. زۆر سپاس دەکەم خانمانی و تۆش کە لە پرۆگرامەکە ئەبنە میوان بۆ من جێگای شانازیم. خۆشحاڵ بووم دووبارە. بەڵێ خۆشەویستانم لێردا هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە بیرم نەچێ سپاسی سپۆنسەری مایکەپەکەمەکەم ساڵی مینە لە گەڕێکی ئیمام قاسم لە شاری کەرکووک کە ئەمڕۆم ئەم مایکەپە جوانی بۆم کردووە. سپاسیەکەم دەستی خۆش بێت. سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم ئەکەم بەرگدور و دیزایانی خۆر لە گەڕێکی ڕەحیماوە لە شاری کەرکووک کە ئەمڕۆ ئەم ڕەنگە جوانی بۆم تەنسیخ کردووە. سپاسی ئەوەی خۆشەویستەکەم سپاسی هاوکارانم ئەکەم بەگشتی تا پرۆگرامێکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لاکایەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم. خواتان لەگەڵ.